بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوەی یاریگا بە دیداری ئەوی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. هیوادارم تا دوا سەرنجی بەرنامەکە و تا دوا خولە کاوڕێ بن و شاشەی پێیان بجێنێڵن. ئەزیزان، دیارە خولی ئەستێرەکانی عێراق ئەمڕۆ یاریەکانی وەرزشی نوێ دەستی پێکرد، یانەی هەولێر بە 2 گۆڵی شەرکۆکەریم توانی سەرکەوتن تۆمار بکە و لە ئێستا شارینەوەن هەردوو یانەی زەورە دووهۆک لە نێو یاریگەی دووهۆک بەردەوامی هەیە و زەورە بە گۆڵێک لە پێشاوەڵە دەین قسەی بکەین، قسەیکی کورت بکەین لەسەر دەستپێشی وەرزی نوێی خولی ئەستێرەکانی عێراق. پاشان بابەتە گرینگەکە، بابەتە هەستیارەکە چامپیۆنز لیگە، شکستەکەی یانی بەرشلۆنە و دەرکرانی ئێریگاسیە لە خولەکەی دەکە هەموو پلانەکانی لە هانسی فلیک تێکدا و برنەوە هەژارانەکەی ڕیال مەدریت ئەندازەیە کە ڕیال مەدریت ئەباتەوە بەڵام یاری باش پێشکەش ناکە. لە هەمان کاتدا چەندین یاری گرنگی تر، یاریە ناوازەکەی هەردوو یانەی ئینتەر میلان و مانچستەر کە بەڕاستی من پێم وایە یەکێکە لەو ڕایەنەرانەی سیمۆنە ئینزاغی کە زۆر بوێرانە بەرامبەر بە کە من ئەو ڕایەنەرانەی کە بەم شێوەیە بەرامبەر بە پێپ گواردیۆلا یاریەکەن، بەڵام بەڕاستی سیمۆنە ئینزاغی ڕایەنەرێکە کە زۆر بوێرانە بەرامبەر بە شێواز یاریکردنی گواردیۆلا دەرەکەوێ. قساکەین لەسەرم بابەتانە میواندەری زۆر بەڕێزان. کاک میر مەریوان شۆفەکاییتەوە پێم کاک میر زۆر بەخێر بێ دووبارە هاوکات بڕیارتەها براو هاوڕێ و ڕۆژنامەنووسی وەرشی بڕیاریان تۆ زۆر بەخێر بێ. زۆر سپاس. با ڕاستەخۆ بێمە سەر بە کورتی خولی ئەستێرەکانی عێراق و بە تایبەتی چەند گۆڕانکاریە کراوە ئەم وەرزە یانە کوردیەکان ئێمە زیاتر لەسەر یانە کوردیەکان بدوێین، ینی دەیانەوێ ینی بەو گرێ بەسانەی ئەنجامیان داوە، یانەیەکی وەکو دووهۆک پێم وایە گرێبەسی 12 یاری زانی نکرێتەوە 11 یاری زانی هێناوە تەڕیسەکانی، یانەی نەورۆز دەپێناو بەرنەوەی نازنا و جۆرڤان فێرای کرێتە ڕایەنەر کە 2007 هەمومان بیرمانە جامی ئاسیایی بۆ هەڵبژاردە عێراق بەدەستێنا، یانەکانی تریش تا ئەندازێک. کاک میر لە تۆ دەست پێ بکەم گەشتبینی بە یانە کوردیەکان لە خولی ئەستێرەکانی عێراق بە تایبەتی خۆ ئەمە دەست پێکە هیچ یاریەکی وان نەکرا، بەڵام بەو گرێبەستانی ئەنجامیان داوە، پێ دوایە کە بتوانن ڕکابەری بردنەوەی نازداوەکە بکەن. سەرەتا بەنای خوا سپاس بۆ تۆ مامۆستا گۆران، ئەسڵاو لە مامۆستا بڕیاریش. ئەگەرێت و باسی خولی ئەستێرەکانی عێراقی لەم ساڵە یعنی تەسەورەکەم هەر لە سەرەتاوە کە ئەمڕۆ ئیفتتاحی یاریەکانی کرایەوە زۆر بە جۆش و خۆشی زیاترەوە ئەبینێت لەگەڵ لە ساڵانی ڕابردوو. دوابەدوای ئەوەش لە سەردەمی عەدنان دژدالە کە بۆ بەسەرۆکێکی تۆپی عێراق یعنی وەرزش لە عێراقا بەرەوپێشچوونێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە، بەڵام ئەگەر سێری یانە کوردەکان بکەینەوە خۆ ئاماژۆپەیە چیانی دووەک چ نەورۆس با بڵێن چ زاخۆ و هەولێر کە ئەمانە ینی باشن ینی گەورەن لە خولی ئەستێرەکانی عێراقا گۆڕانکاری زۆر باشیان کردووارەوە تا بینیمان ئەمڕۆ هەولێر بە 2 گۆڵ یارەکەی بردەوە، بەڵام لە دیاری تا سەرکەوت و تیبێک نییە کە تیبێکی بەهێز نییە، تیپێکی ئەوە بەهێز نییە، بەڵام ئەتوانین بڵین یانە کوردیەکان لەم ساڵدا لە سەرەتا دەستپێکێکی باشیانەیە بۆ لەبەرەوەی بە جۆش و خۆشێکی زیاترەوە داخلی خولی ئەستێرەکانی عێراق بن لە ڕابردووش، ینی لە ساڵی ڕابردووش ینی زاخۆ ینی نۆرۆز بە هەماشەوە ینی دووەک ئەمانە ینی ئەنجامیشی تا ڕادێک باشیان هەبوو لە چاو ئەو گرێبەستانی کە کردویانە لە چاو ئەو ڕاهێنەرانەی کە ڕاهێنەراتی ئەمیانەیان کردووە، ینی من تەسەورەکەم یانە کوردیەکان ئەم ساڵ ئەنجامیشی باشیان هەبێ لە خولی ئەستێرەکانی عێراق بگەشتی. بڕیار تۆ کۆمنتێکم بە ینی پرسیای ترێ ناکەم بۆ بچین سەر چامپیۆنز لیگ، بەڕای من ئەوە زۆر گرنگە، چی تێ لەسەر خولی ئەستێرەکان و دەستپێکی پاڵاوانێتێکە؟ بەڵێ سەرەتا بەنای خوای گەورە سپاس بۆ تۆ کاک گۆران، سپاس بۆ کاکە میر. من دەڵێم دەستخۆشی بۆ عەدنان دەرجار کە بەبێ ئەوەی بیر لە جیاوازی شارەکان بکاتەوە، بیر لە جیاوازی نەتەوەکان بکاتەوە دەستپێکی خولەکە و مەڕاستیمی خولەکەی ناوەتە شارێکی کوردی وەک شاری دووە کە ئەمە کارێکی زۆر باش بکەن جامی داوە وەمای دڵخۆشیشە. هیوادارم لە داهاتوودا شارەکانی وەکو هەولێر، سلێمانی، هەڵەبجەش توانایەوەیان هەبێت کە پێشوازی لە مەڕاستیمێکی وها گرم کە لە سەرای تۆی پێراق لە ئێستادا تۆی پێراق گەشەکردنێکی زۆر باشی بەخۆیە بینیوە، هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە دەچێت و یانە کوردیەکانی ژانی بۆ پێی کە چاویان لەوەیە لە دووەرزی ڕابردوو ئاستیان گەشەی کردووە، نەورۆز لە پلەی دێمەوە بووە دووەرز پێش ئێستا وەرزی ڕابردوو چۆتە پلەی حوتەم، زاخۆ دووەک لە پلەکانی پێنجەم و چوارەمان ململانەیە کردووە کە بەڕاستی ئەمە گرنگە. ڕاستە سەردەمێگەین یانەی نەورۆ یانەی هەولێر سێجا لە سەرێک پاڵەوانی خولی عێراقی وە، بەڵام سەردەمە بۆ ململانەی خولی عێراقی جیاوازیە بوو لەبەر یانە عەرەبیەکان لە دۆخێکی سەختا بوون، باری ئەمنی لە عێراقا باش نەبوو، یانە عەرەبیەکان نیان دەتوانین ململانێ بکەن تەنها بەشداریانەکە بۆ کاتە دەرفەت و بە نادی هەولێر و جێشانازی بوو، بەڵام
ئێستا دۆخەکە جیاوازترە، یعنی یانەکانی وەکو شورتە قووەجەویە زەورا هاتونەتەوە نێو ململانیەکان، شورتە سێوەرزی لەسەریەکە دەبێتە پاڵەوان و بەردەوام پێکاتەکەشی بێز دەکات. بۆ یەک کاتێک یانە کوردەکان بینیویانە دوو وەرزە ئاستیان باشە و وەرزی ڕابردوو باشتر بوون لە وەرزی ڕابردووتر، بۆ ئێمە ئێستا تموحەکان زیای کردووە، زاخۆ گرێبەستی زیاتری کردووە، پارێ زیاتری خەرج کردووە. دووەک بە ئامان شێوە نەورۆز چووە ڕاهێنەرێکی گەورەی هێناوە، دواتر گرێبەستی کردووە. بۆیە هەمان کاتێک گوێ لە گوێبیستی لە دوانی دەستەی کارژێڕی ئەمیانانە کوردیانە دەبیت، بازەوە دەکەن ئەم وەرزە ئامانجی گەورەتریان هەیە، دەیانەوێت ململانێکی زیاتر بکەن، ململانێکی باشتر بکەن و تۆی پێ عێراقی ئێستا خۆشبەختانە بەرەو پێشەوە دەچێت. بۆ هیواین یانە کوردەکان بتوانن ململانێکی باشتر بکەن بەراورد بە دووەرزی ڕابردوو. دەستخۆش زۆر باشە. یاریەکانی چامپیۆنزیک جەولەی یەکەمی یاخود بڵین یەکەمین یاریەکانی چامپیۆنزیک بە سیستەمە نوێیەکە بەڕێوە چوو. گەورەترین ئەنجام کە تۆمار کرا بایر مونیخ تۆماری کرد کە 9 گۆڵی تۆمار کرد، یعنی ڕیال مەدرید بردێەوە لە شتوتگار، بەڵام برنەوەیە کە من پێم وایە شتوتگار ئەگەر لە تایمی یەکەم کەمێک ئەزمموی زیاتری هەبووە لە هێڵی پێشەوە دەیتوانی 2 گۆڵ بۆ 3 گۆڵیانی ڕیال بە ئازبەرزی کۆرتواژ لە یاد نەکەین. ئەمێ لە ڕیاڵەوە دەست پێ بکەم و پاشان دوای بچمە سەر بەشۆ نوێنەکانی تریش چەند فریان کەوتین. ڕیال مەدرید ئەم وەرزە یاری باش ناکە، بەڵام ئەباتەوە. هاندرانیش بەڕاستی برنەوە سێ خاڵی یارەکەیانەوێ، بەڵام پێ وایە ینی ئەم جۆرە برنەوانە بەردەوامیان دەبێ، پێ وایە بەم ئاستەوە کە ئاستێکی تا ڕادەیەک ناجێگی لە ڕیال دەتوانێت ئەم وەرزە بەڕێکە یاخود ئەنچلۆتی دەتوانێت کەشێکی سەقامگیر بۆتی بکە بگەڕێنێتەوە. کاگۆران ڕیال مەدرید لە سەرمی کارلۆ ئەنچلۆتیە یاری خۆش و بەچێژی ئەنجام نایەوە، بەڵام هەموو کار بردوێتەوە، یعنی گرنگترین شت لای بردنەوەی یاری بووە، بە دەستهێنانی نازنەوە بۆ باڵێن دەستەبەرکردنی سێخاڵی یاری بووە. بەڵام بەدەر لەمە یعنی ئەم ساڵ هەتا و کێستا بینن ڕیال مەدرید ئاستی باش نییە، ئاسی زۆر خراپە. هۆکاری ئاسخراپەکەشی چییە؟ یعنی تۆ تۆنی کروس کە قائیدی فەرقەکە ڕۆشتۆ وازی یاریکردن هێناوە لایەنەکەی نەماوە، تا ئێستا بەدیلێکی باشە پێ نەبووە بۆ شوێنگرەوەی. دوا بەدوێ ئەو تۆ سیانەیەکی هێڵی هێرشبەری زۆر باش ئەستێرە گۆڵکەرە هەیە، بەڵام هیچی بۆ ناکەن، ئینسیجامیشی باش لە نێوانیانە نییە. بەدەر لەمە یعنی تۆ ئەم سێ یاریزانە بەهێزە هەیە لە هێڵی پێشەوەی ڕیال مەدرید. ئەمەی پێویستی بەکات بێ ئەم گونجاندنە پێویستی بەکات هەیە، بەڵام بەدەر لە کاتێکە تۆ ئەبێت لە بەشی دواوەی ئەم سێ هێرشبەرە بە ئەزمون و باشە یاری دروستکەرێ، دوو یاری دروستکەری باشە هەبێ بۆی کە هەلی گۆڵیان بۆ دروستکاریە بتوان ئەمان هەلی گۆڵەکان بقۆزنەوە گۆڵی بێتۆمار بکەن. بەدەر لەوەژ یعنی سێریەکەی ئەم یاری بەرامبەر شتوتگار ئەگەر کۆرتوانە وایە خۆ جێم یەکەم ئەوایە شتوتگار گۆڵێک 2 گۆڵی بکدا بە ئاسانی، یعنی تۆ کۆرتوا بۆتە ڕزگارکەری تیپەکە و من باوەڕم وایە ئەنچیلۆتی یعنی ئەبێ پێی ناخۆش بکە کە کۆرتوا بۆ بە باشترین یاریزانی یاریەکە بۆ تۆ ئەم هەموو ئەسێرەوە هەیە لە ئەسنای یاریەکەیە کە گۆڵپارێز بووە بە باشترین یاریزانی یاریەکە، هەڵبەتە تو ئەم گۆڵپارێزە لە دۆڕان ڕزگاری کردو، توش ئەو کارێکی با بڵێن بۆی ئەم گۆڵپارێزەوە تۆنە دۆڕای ئەو یاریزانە ئەستێرانە و کاری شویان بۆ ئەنجام نایی بەڕاستی. یعنی تۆ گە سێری ئاسی ئەمپاپەیەکەی سێری ئاسی ڤینیسیۆزەکەی ڕاستە باشن، بەڵام وەک پێویستین هۆکاری ئەمە چییە؟ یعنی ئەم دوو یاریزانە هەردووچیان خێران باشە، بەڵام هەردووچیان کێشەی سەرچیان ئەوەیە کە لە یەک مەرکەزە یاریەکەن، چ ڤینیسیۆس چ ئەمپاپێ ناتوانن لەسەر ڕما یاری بکەن. لە باڵی ڕاستێرەکی ڕۆدریگۆ ئاستێکی باشی، یعنی من لەو باوەڕەیەم ئەو ئێحتیمام و ئەو چاوەی لەسەر ڤینیسیۆس جۆنیۆرە لەسەر ڕۆدریگۆ بێ ئەنچیلۆتی ئەوەنەی ئێحتیمام بە ڤینیسیۆس جۆنیۆر یان نیوەی ئەوە ئێحتیمام بە ڕۆدریگۆ بە باوەڕەکەم ڕۆدریگۆ زۆر ئاستی لە ڤینیسیۆس باشترێ بۆ لەبەرەوەی ڕۆدریگۆ ڕاستە یاریزانەکە وەک ڤینیسیۆس مەهاری نیە، وەک ڤینیسیۆس خێرانیە، بەڵام خاوەنی عەقڵێکی زۆر باشە، یعنی بە دەقیقی بڕیار ئەیا لەو کاتی کە تۆپی لایە شوت بکە یاخود باولێن پاس بە هاوڕەکەی و گۆڵی پێتۆمارکە. بەدەرەوە من تەسەورەکەم مامۆستا گۆران کارلۆ ئەنچیلۆتی بتوانێت بە تەواوەتی سیستەمی ڕیال مەدرید ڕێک بخاتەوە لەگەڵ ئەم یاریزانانەیە ئەم ئەسێرانەیە، چونکە لە ڕابردووە بینیمانە ئیدارەی زۆر باش یاریزانی باشتری کردەوە لە ڤینیسیۆس و ئەمبابێ، دڵیام لەمە ئەمە بە تێپەڕبوونی کات بە چوونە ناو زیاتری ناو بتوڵەکانەوە ئەو کاتە باڵین سیستەمی ڕیال مەدرید باشتر بێت و ئاستیان باشتر بەجەبێتەوە. بڕیار هەمیشە بۆ هەڵسەنگانی ڕایەنەری باش حەزەکەم تێمگەێنی ویلانیش تێبگەێنی هەڵس بۆ هەڵسەنگانی ڕایەنەری باش دەوترێ یەک پێکان پێوەەر نییە، دوو ڕۆشتنی یاریزان یاخود بۆ نمونە ئەسە بۆ نمونە ڕۆشتنی و یاریزانێکی تۆنی کروس دەڵێن ئەگە ئەنچلۆتی ڕایەنەرێکی زۆر زیرەک بێت نابێت شوێنی کروس بە ڕیال مەدرید دیار بێت، بەشێک لە بۆچوونەکان ئەڵێم ئەم قسەیە ڕەنگە خۆش ئەمە بیست بێتەوە. ئەمە وایە پێ دوایە ینی ڕایەنەری باش دەبێت هەرزوو بۆ نمونە بتوانێت
برینی ڕۆشتنی کروس چارەسەر بکە؟ دوو خاڵە باس کرد یەکەم پێکان دومینیان ڕۆشتنی یاریزانێکی کاریگەر با لە ڕۆشنی یاریزانی کاریگەر دەست پێ بکەین باسی لە کروس کرد بەڵێ یعنی نابێ ئەنچلۆتی ئەوەی پێوە دیار بێت کە تیپەکەی بە بۆنەی ڕۆشتنی کروزەوانە پاشەکشەی کردو بەڵام چۆن یعنی ئێمە باس بگەینە نیوی وەرز ینی با بگەینە نیوی وەرزەکە هێشتا جارە زووە ینی تۆ جارێ زووە گۆڕانکاریە جارێ لە سەرەتایدایە ڕاستە کروز زۆر زووتر بڕیاریاوە واز لە یاریکردن بێنێت و یاری بۆ ڕامەدی نەکاتەوە بەڵام کاتی دەبێت تۆ مادەم یاریزانێک نییە بە هەمان کوالیتی تۆنی کروز لە نێو پێگاتەی ڕیال مەدریدا کە ستایلی یاریکردنی لە تۆنی کروزەوە نزیک بێت لە ڕووی تەکنیکییانێ وەکو تۆنی کروز وا بێت لە ڕووی ئەقلەتی شۆکۆوا بێت کەواتە دەبێت شێواز یاریکردنی ڕیامەدی بگۆڕێت ئێک ئەم شێوازەش دەگۆڕێت کەواتە کاری دەبێت کانۆسلۆتی لە لای سەرقاڵیەوەی کە ئەم شوێنەی کروز کە بۆشاییتیا دروست بووە لە ڕووی تاکتیکیوانێ چارەسەری بکات لەلایەکی دیکەشەوانێ هێرشبەرێکی بۆ زیاد بووە کە وەرزی ڕابردوو بوونی نەبووە یعنی دوو گۆڕانکاری ئەسەر لە ڕیامەدیدا بوونی هێنەیە گۆڕانکاری تۆمی پاپی وەرزی ڕابردوو لە ڕیامەدیدا نەبووە کێ لەو شوێنە دیاری کردو بێلەگەم بە وەهمی بە هێرشبەری وەهمی بەڵێ ئێستا هێرشبەرێک هاتووە بوونی هەیە لە نێو سێ هێرشبەرەکەیە بێنەگام لە پشت دوو هێرشبەرەکە و بەڵام ئێستا هێرشبەرێک لە ناو سێ هێرشبەرەکەیە واتە دوو جۆر گۆڕانکاری ئەسەر لە ڕیامەدیدا دەبینیت بۆیە قورس یارەکان دێ بەدەستەوانێ بۆیە قورس هێرشەکانی ڕیامەدی دەچێتە پێشوانێ بەڵێ ئەبێ کارلۆچلێتی ئەو ڕایەنەرە گەورەیە بێت کە چاوەڕوانیەوەمان لێ هەیە بە زووی ئەمە چارەسەرکات چارەسەری نەکات ڕیامەدی بەرامبەر سوودگا خراپ بوو ڕامەدی خۆ بەرامبەر شوگان خراپبووە بەرامبەر یارەکانی دیکەش لە سەرەتای وەرزە باش نەبووە بەرامبەر دۆرتمۆندی ژوور لە یاری کۆتای چەمپیۆنز لیگا باش نەبووە یعنی خۆ بەرامبەر بایەرنیش ئەو زۆ باشە نەبووە لە یاری چەمپیۆنز لیگ وەرزی ڕابردووە ڕاست باشە بەڵام دوجار حلولی یاریەکەی دۆزیوت و یارەکەی بردوێتەوانێ ئەمە شتێکی دیکەیە بۆیە ئەبێت لە گۆڕینی شێوازەکە کارلۆ ئەنچلۆتی سەرکەوتوو بێت ئەگەر نا سەرکەوتو نەبێت کاتە تەواو خۆشتەکە ڕووناش کرایە کاتە چارەسەری نەکردو شکستێناوە خاڵی دووەم پێکانەکانە کا گۆران پێکان تا پێکان فەرقی هەیە بوون نەتۆ لە پێگاتەی سەرەکی یاریزانێک تووشی پێکانە بێ نابێتە بیان و لە بەرەی بێ ڕایەنەر بەشیەوە ئامادەکاری کرد بێت و بەشیەوە توانایەوەی هەبێ شوێنی یاریزانە پڕکاتەوە بەڵام یاک دوو سێ چوار یاریزان زۆرە بێگومان زۆر کاریگەری لەسەر تیپ دروست بێگومان زۆر کام تیپەی تۆ دەڵی زۆر بەهێزە لە لووتکەدایە کە سێ چوار یاریزانی سەرەکی و کاریگەری لەدەستدا ئاستیم تیپە پاشە کشەیەتە بۆیە کە تۆ لەگەڵ ئەم گرفتە تاکتیکیانەی بۆ کارلۆچلۆتی دروست بووە لەگەڵەوەشا بێلەگام تووشی پێکانە بێت چوامێنی تووشی پێکانە بێت کامافینگا تووشی پێکانە بێت ئێمەش گرفتە میلیتاویش تووشی پێکانە بێت ئەمەش گرفتەکە زیاترەکات بەڵام دواتر وەکو کاکەمیر هاوڕام من لەگەڵی بەچوونە نێو زیاتری پاڵەوانێتیەکان و ئەنجامدانی یاری زیاتر و تەنسیق دروستکردن لە مەشقەکاندا کارلۆچلۆتی توانێت بەشە لەم گرفتانە بە ڕێژێکی زۆر چارەسەر زۆر باشە ببوورە کاکمیر کاکێ من بەسەر چاو قساکەی لەسەر ینی بایر میونخیش بێگومان بێ قسەی من باڤاری لە بەڵێ من باڤاری ڕۆح و گیانی کوڕێکی خۆشەویستە چکە بەڕاستی پێم خۆشە کە من هاڵێ هاندەر وەکو من سەرسەخت بێکە من جمهوری ئارسناڵم لە شکستا 20 ساڵ نازم نەبردۆ کاکە من ژێکە لەو کەسانی لە خراپترین دۆخی بایر میونخە هەندەر یانەی بایر میونخەوە بەڵام هەندێک جار زۆر تایبەتی بەرنامەکەشە یێکباندەی دەستخۆشی لێکم کاکە من بەسەر چاوی ئینشاڵا قسەکەین لەسەری بەس مامۆستا گۆران ئیزافەتەن بۆ قسەکانی مامۆستا برا یەک شت هەیە یعنی واز لە تەکتیک و پلان و تەکنیک و هەموو شتێ بێنە ئەوانە بخەرەوە لە بابەتی پێکانیش بخەر لایشترەوە بەڵام یعنی یاریزانە سەرکیەکانی ئەم ساڵی ڕیال مەدرید کە لە ساڵانی ڕابردووە پایی سەرەکی ئەمیانەیە بوون کارڤاخال ڤالڤێردی تا ڕادەیەکیش میلیتاو و ڕۆدیگەر یعنی ئەمانە ئاستیان دابەزیوە خۆیاری ئەەکەن پلان و تەکتیک جێبەجێەکەن بەڵام ئاستیان دابەزیوە من دابەزی یەک تێبینی بەمێ مەسەلە ئازدابەزی نییە منظومەی ڕیال مەدرید ئەم ساڵ کێشەی تایە ینی تا ئێستا تا ئەم چینە ینی هەمان یاریزانەکانی وەرزی ڕابردوون و بگرە من پێم وایە ئاسیاندا نەبازیەوە بەڵام ئەوەی کە وە ئەکا تۆ بڵێ من منی بینەر و تۆی بینەر و بە دیارە دانیشتن بڵێن ئازدابازی ئەو شێوازە خراپەیە بۆ نمونە ئەو فەوزایە کە دروست بووە ئەگینا من قەنەعەتم نییە ئاستی یاریزان تاک ئاستی فەردی یاریزان دابازی بێت مامۆستا گۆران دا ئەبەزێت بە شێوازێک لە شێوازەکانی عین تۆ کارڤاخال لە کۆتایی یۆرۆیا گەڕاوەتەوە دوای هەفتەیەک دوو هەفتە پشوویەوە دواتر ڕاستەخۆ پەیوەندی کرۆ بە ڕاهێنانەکانی ڕیال مەدریدەوە ئەو کارڤاخالی ئەو کارڤاخالی ئێستا ئەیبینین ئەو ڤالڤێردیە ئەو بێلینگهامە
هەمان ئاستی وەرزی ڕابردویان نییە، یعنی تۆ کارڤاخال دیقەت بە زۆربەی کات ئەگەر ئاستێکی زۆر باش پێشکەش بکە ڕیال مەدرید زۆر کەم دووساری دۆڕان ئەبێتەوە بۆ لەبەری بەشداری هەرشەکانەکە لە هەمان کاتیشا پاڵپشتێکی زۆر بەهێزە بۆ بەرگریکارەکان. یعنی تۆ وەک گوتم بەدەر لە پلان و تەکتیکی ڕاهێنەر تەکنیکی یارزان ئاستی هەندێک لە یارزانەکانی زۆر دابەزێ و هاتۆتە خوارەوە، یعنی بەتەنیا هەمووی نەخێنە سەر ئەنچیلۆتی کە مەنزومەکەی خراپە. مەنزومە چاک ئەبێ بە تێپەڕبوونی کات، بەڵام لەو گرنگتر بەرزبوونەوەی ئاستی هەندێک یاریزانە کە لە ڕابردووە کاریگەری تەواویان هەبوو لەسەر ئەنجامەکانی ڕیال مەدرید. دەستخۆش با ڕیال بەجێ بێ لەم بڕیار تا چمە سەر بەرشلۆنە و پاشان حەزەکەم لەسەر میلان و لیڤەرپۆڵیش قسەیەکی جدی بکەین، بایەرنیشمان لەبیر نەچێەوە. ئینشەڵا چەند فریا کەوتین زۆر باشە. بەرشلۆنە شەوی ڕابردوو من پێم وایە بۆ بەشتۆنەیەکی وەکو تێڕوانی خۆم بەشتۆنەیەکی خراپ نەبوو، هەتاوەکو ئێری گارسیاش کرایە دەرەوە. دوای ئێری گارسیاش تایم یەکەمیش بەشتۆنە توانی بۆ حاڵەوە یاریەکە یەکسان بکاتەوە. بەشتۆنە هەمان بەشتۆنەکەی خۆلی ئیسپانیەوە، بەڵام ئەوەی کە تێکیە ئەو کارتە سوورەی ئێری گارسیا بوو کە لە خولەکی 80 خولەک قورسە تۆ لە چامپیۆنز لیگ بەرامبەر یانەیەک لە یەکەم یاریە کە یاریزانێک بە یاریزانێک کەمێک یاری بکەیت. ئاستی بەشتۆنە چۆن هەڵەسەنگێنی بە تایبەتی لەم یاری مۆناکۆیە؟ ئاستی بەرشلۆنا کاگۆراوەک پێویست نەبوو و ئاساییشە، ینی بەرشلۆنا لەم چەند ساڵی دوایدا بە جۆرێ پاشەکشێکی دوازام لە یەک دوو بەرنامەی دیکەش باسیەوەم کرد کە قورسە لە نێو چامپیۆنز لیگا ڕکابەرێکی باش بکات. وەکو بەڕێز ئاماژە پێکرد تا حاڵەتی کارتە سوورەکە بەشۆنە خراپ نەبووە باشە، بەڵام یانێکی گەوری وەکو بەشۆنە ڕاستە خۆ دوای کارتە سوورەکە بەو جۆرە بڕوخێ خراپە، ینی ئەکرێت بەو جۆرە تۆن تیپە دانە ڕوخێت، ینی حلولی تر هەبێت. بەڵام یەک حاڵەدەیە کاگۆرە ئەین تۆم تیپە لە لالیگایە کەس چەمبرنەوەی کێنان ستایشێکی زۆر کرا بێگومان، ئەنێ بێت ئەم ستایشانە زیادە ڕەوی تیان نەکرێت 100% و غروریەتی تیانە بێت. دەوجێڕمەوە بۆ کۆنگرەی ڕۆژنامانی پێش یاریەکە هانزی فلیک وتی ئەمە وەکو بەرشلۆنا کە یەکێکی لە تیپە گەورەکان بەشۆنە وەکو تیپە گەورەکان ئامانجی بنەوەی چامپیۆنز لیگە، ئەنی لەو قەنەعەتیان هیچ پێویستی نەدەکرێت لە کۆنگرەیەدا هانزی فلیک باز لەوە بکات بڕێی ڕاهێنەرێکی گەورەیە بێگومان وایە زۆر بە عەقڵێتێکی گەورەوە کارەکات، ئەنی هێرزەکار نییە لەنێو ڕاهێنەرەکاندا و ڕاهێنەرێک نی هەڵچوونی پێوە دیار بێت و هەر پێ ناکەن و قسەش فڕێبات. ینی ئەو قسەیە زۆر قورسە تۆ کەزای تیپەکەت ئامادەیی زۆر باشی نییە و نەکەویتە ژێر کاریگەری ئەو پێنج برنەوە یەک لە دوایەکەی لالیگا دۆخێکی جیاوازە، چامپیۆنز لیگ دۆخێکی جیاوازە و ئەنتی بەجارێ لە سەرەتایە گڕوتینێکی دیکەی هەیە بینیمانە زۆر تیپمان بینیوە سەرەتای وەرز زۆر باش بووە تو هەنامی وەرزی ڕابردوو هەشە ژاری سەرەتای بردەوانێ دواتە چەمپیەکانێکی پاشەکشی جوانە زۆر ئارسینال زۆربەی کا لە سەرەتای وەرزا زۆر باشێ زۆر باشێ چێکە لە دواییدا پاشەکشە دەکات وە سەرەتای وەرز بۆ هیچ تیپێ تا 100% پێوەەر نییە وێم پێم خۆش و 100 بریاز هانزی فلیک قسەی نەکردایە بۆچی لەبەرەوەی زۆر تیپیترەیە ئەزانی ئەو قسەی بۆچی زیادە گۆرات لەبیر نەچێتەوە کاک بڕیار زانی بۆ ئەو قسەیە زیادێ نازەم هاوڕان لەگەڵ ینی بەشونە من پێم وایە بارەکەی مۆناکۆ تاقیکردنەوەی ڕاستەقینی نەکردووە بەڕاستی یاری گەورە ڕوبەڕوونەوەی بایر منەخە مانچستەر سیتی ڕیال مەیدان ئەو کاتە ئەتوانین بڵین ئیشەکانی هانسی فلیک لەگەڵ بەشۆن هات چۆنە بچمە سەر دیوێکی تر ئێمە لەم چەند پێنجارەدا هەر ستایشی بەشەوە ناکرێت ڕاست تەواو بەشۆنە لە ڕووی ژبەریەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە یاریزانەکانی نێوبوونەوەیان بە خۆ بینی و ڕافینایەکی جیاوازە بینین لە سەردەمی چاوی لیڤاندۆڤسکی گەبینی تامی وەرزی یەکەمی لەگە بەشەلۆنایە لە وەرزی دووەمی لامینە ماڵ زۆر باشتر باش بوو ئەم وەرزە یۆرۆی بردوێتەوە متمانێکی زیاتری بە خۆی وەکو سەرکردەیەسە خۆیەتە بەرچاو باشترە بێت ئەبێ ئەم وەرزە باشتریش بێت بۆ ئەم گۆڕانکاریانە ئەبینیت بەڵام وەرە یەک چاو بخشێنەرەوە بە هێڵی بەرگریتی پێ بەشەلۆنایە خراپ یەگومان خراپ چی خراپی کردووە لەو یاریانەش کە بردوێتێوانێ بە ئاسایی دەرفەتی گۆڵی لەسەر دروست و وەستی بەرامبەر نەیتوانێت ئیرتیکازێکی وەها نییە لە بەشەلۆنەدا کە بتوانێت پاڵپشتێکی هێڵێکی بەرگری ژەوەی تەبین لەسەری تەنها هێڵی بەرگریەوە تۆ تێرشیگەن ئێمە هەموو سەرنجمان لەسەروێ کە تۆپەکەی هەڵا بۆ گارسیا هەڵی کردوایە بەڵام واز لە هەڵەکەی تێرشیگن بێنە ئیرتیکازی بەشۆنەی ئەوەیە کە ئێستا تۆ پشتی پێ بەستیت نەخێر ئیرتیکاز ڕۆحی یاریکردنی بەشەلۆنەیە ڕۆحی یاریکردنی تیکی تاکە ئیرتیکاز یعنی لە ماشەستی ڕۆدری لێ دەرکە گواردیۆلا ناتوانێت بۆ شتانێک کە دەیەوێت بە تەواوی جێبەجێ ڕاستە سیستەمە یاریکردنەکە دەمێنێتەوانێ بەڵام ئەوەی کە کلیلی هەڵسوڕێنەری یاریەکەی لە نیوە یاریگای خۆیدا ڕۆدریە بەڵام بەشۆنە چی هەیە لە دوای ڕۆشتنی پۆستکێتەوەی تر تەمەنی چوو بەسەرەوە دەبوو بڕوات ڕۆمیۆیان هێنا لە جیرۆناوەی وەرزە ڕۆشتۆ جیرۆنا گۆندۆگانیان هێنا چوە ماشەستی ئەندازەیەک دیۆن تا ئەندازێ بەگۆی پێکانەوە ئەندازەیەک بەڵام پێکان کوشتۆتی جێی سیقە نییە بۆ وەرزێک
تۆ بتوانی 6 مانگ لەسەر یاری بە دیۆنگ بکەیت. آخر دیۆنگ ڕۆڵێکی ئرتکازی سایاسە نابینێ، یعنی تۆ ئەوەی لە ڕووی بەرگریکردنەوە باش نییە لە ڕووی بەرگریکردنەوە باش نییە، بەس دەوە ڕووی وەرگرتنی تۆپ و بە تایبەتی فشاریشی لەسەر نەبێت تۆپ دابەشکردن و تۆزیکردن یەتیکی تاکەکە شارەزایکی باشە، بۆیە هەم لە ئیرتیکازم لە گۆ هەم لێڵی بەرگری دوێنە شەو ڕێک بە ڕوونی پێوی دیار بووە. یعنی من لە چەند بەرنامەی پێشوودا لە سێ بەرنامەی پێشوودا قسەم کردم باشەرۆنە لە مێرکاتۆیە کاری نەکردووە بۆ هێڵی بەرگریەکەی باش نییە، ئیرتیکازێکشی باشی نییە، گواستنەوەی نەکردووە. ئۆڵمۆی هێنا لە کاتێکا پێدری هەیە بۆ شوێنە، یعنی ئەگەر ئۆڵمۆی نێنایە پێدیار هەبوو گاڤیەوە گرێبەسی خراپ نییە، بەڵام دەکرێت ئەو پارەی لە کڕینی ئۆڵمۆیان خەرج کرا بۆ ئیرتیکازێک وایە لە یارەکەی مۆناکۆیە کاریگەری زیاتریە. زۆر باشە. تۆ چی لەسەر بەرشلۆنە؟ کاگۆران بەرشلۆنا پێکهاتەکەی بۆ خولی ئیسپانی زۆر گونجاو و باشە، بەڵام ئەم پێکهاتەیە بۆ خولی یانە پاڵاوانەکان زۆر نازژیرە بۆ لەبەری خولی یانە پاڵاوانەکان پێویستی بە یاریزانی ئەزموندارە، پێویستی بە یاریزانێکە کە بەڕۆح بجەنجێ بۆ ئەمیانەیە، پێویستی بە یاریزانێکە کە لە ڕابردووە چەند یاریشی لەم پاڵاوانەتێ بینی بێ. تۆ دوێنەیە سێرەکەی دوو ئیرتیکازەکەی دوو تاخیرەکەی بەرشلۆنە شێ دڵی بەرگریەکە مارتینێز و ئێریگارسیە ئینە عفو کۆبارسیە، ئەم دوو یاریزانە هیچ ئەزمونیشانەیە لە خولیانە پاڵاوانەکانە. من لەو باوەڕێم ئەو هەڵەی تیرشتیگن کردی ئەگەر ئێریگارسیا یا ئەو دڵی بەرگریە ئەزمونی زیاتری هەبووە بەحیوانی بە هیچ شێوەیە ئەو کارتە سوورەی نەئەیە بەخۆی باشە لە بەرامبەر سێری ئەەکەی تۆ وەک مامۆستا برار ئاماژی بە ئیرتیکازەکەی بەرشلۆنە ینی یاریزانێکی ئەوە نییە بەتەواوی تۆ پشتی بە ببەستی چی ژوای لە بەرشلۆنەی ئێستا کردووە لە خولیانە پاڵانەکانە نەتوانێت کاریگەری هەبێ نەتوانێت ئەنجامی باش بەدەست بێنە لەسەر و هەموویەوە بارەدارایەکەیەتی تۆ کە باری دارایی یانەکە و لە ئاستیشی باشە بوو ئەچی یاریزانی باش و ئەزموندار ئەێنیت بۆەوەی کە چێبڕچێ بکەیت لە خولیانە پاڵانەکانە بەڵام کە تۆ ئەم بارەدارای خراببوو بەنا ئەبیتە بەر لاماسیایی یانەکە و لاماسەی یانەکەش ئەتوانێت لە خولی ئیسپانیا شتێ بۆ بکە یا لە جامی ئیسپانیا لە سوپەری ئیسپانیا شتە دڵنیا بە لەوەی کە بەرشەلۆنەی ئێستا ئەگەر گرێبەستی باش و گەورە ئەنجام نەدات تێکەڵە لەگەڵ ئەم ڕاهێنەری ئێستاە هەتا وەرزێ دوو وەرز تا سێ وەرزی تریش لەو باوەڕیانیم لە چامپیۆنز لیگ بتوانێت کاریگەری نەتیجە هەبێت. زۆر باش. بە کات دەیمەتی بەکانی تریش کاک بڕیار میلانەکە دۆڕا لە نێو یاریگەی خۆی بە یانی لیڤەرپۆڵ دۆرە هەرچەنە لە خولەکی سێ گۆڵێک تۆمارەکە بەلە پۆلیسێکی ئەمریکی بەڵام دواتر دوو بەرگری کار بە دوو تۆپی وەستاو ئەمە کێشە نییە بۆ تۆپ وەستاوەکان بۆ میلان کە بە دوو تۆپی وەستاو کۆناتێ و باندایک دوو گۆڵیانەی میلان تۆمارەکەن چیت هەبوو لەسەر ئەو یاریە و ئاستی هەردوو تیپ ئەسینان دەبێت پێداچوونێکی زۆر خێرا بە کارەکانی فۆنسێکایە بکات لەو مەرحەلەیەشدان کە فۆنسێکا ڕەنگە بەردەوام نەبێت لەوە زیاتر ڕاهێنەرێکی گەورە نییە تا ئێستا هیچ شتێک مەسە نەنووسیوە لای خۆمانێ ڕاهێنەرە تازەکان چاوەڕێکم تا هەفتەی حەوتە دواتر وڵی من سێرم لە یەکشت دێت وڵی سێرم لەوەیە کارنادی چووکۆ میلان کە لە دوای ڕیال خاوەنی حەو نازناوی چامپیۆنز لیگە خاوەن مێژوویکی گەورە و گرانە لە یاریزان و ئەستێرەیەیت ڕاهێنەرێکی کە هیچ لە ئاسی تیبەکەتان نییە لەوە ڕۆماش سەرکەوتو نەبووە ڕۆماش سەرکەوتو ساڵی پاریس سن ژەرمان ئەمە هەموو ئەستێرەی هەبوو تۆماس تۆخێر کە ڕاهێنەر بۆ نمونە ڕاهێنەرێک کە تۆزێ ناوی هەبێت کە بنازاویی بردبێتەوە نەگەوەی بیت تۆ ڕاهێنەرێک بکەی کە ڕاهێنەر کە لە ئاز مێژوو گەورەی میلانان نییە. بەعین بەڕاستی من هاوڕای ئەریگۆ ساکیم کە فۆنسێکا دیاری کراوەتی ناوی گەورەترە بوو لە فۆنسێکا ینی نەرچوو بۆ تۆماسۆخێت ڕەنگە پرۆژەی گەورەتری بێ کاگۆران بەزوتی ساریمان هەیە وتی لە ئیتاڵیا تی دیزێربی هەبوو کات نەبوو ڕانەوە ینی تی پێشەوەی بێت ڕانەوەی مارسیە دەیان توانین گفتوگۆ دیزێربی بکەن ینی بەرحەسی بە هەر شێوەیەک بێ لە فۆنسێکا باشتر لە خۆی پێ ئیتاڵی باشتر تێگەن ئەوە تا نەک بەرامبەر لیڤەرپۆڵ ئێسی میلان بەرامبەر یانەکانی خولی ئیتاڵیش لە هێڵی بەرگریە زۆر خراپ بوو یعنی دوو گۆڵی بەڵێ دوو گۆڵی ئێسی میلان ئەکرێت بە لێدانی سەر دوو بەرگری کارەکەی لیڤەرپۆڵ کۆناتێ ڤان دایک هەزۆر کاگۆرەواز دەوە بێنە 2021 میلان لە قۆناغی کۆمەڵەکان دەکرێتە بەرامبەر لیڤەرپۆڵ دوو یاریە کار دو یاریەکەی پێدۆڕێ باشە لەنە یاریگە خۆیدا بانجامی بەجیازی گۆڵی بە لیڤەرپۆڵ دەدۆڕێ بەڵام بەڕاستی ئێسی میلان یاری کرد ڕکابەری کرد بەڵام ئێمە یاری بینیمان ئێسی میلان لە دەو یاریەکە بووە تەسلیم ببوو زەلیل بوو بەدەست لیڤەرپۆڵەوانێ یعنی هەر شیشەکانی محەممەد سەلاح هەروای کردو تۆپێکیەوە بە شیشە ئەجا بەرگری ئێسی میلان بەرگریەکی زۆر خراپە من پێچوانەوانێ سەدەمی پیۆلی فترەی پێکانەکانی لێ دەچێت کە 6 حەویادانی پێکانم ئەو کاتێک کە پێگاتەکەی سابدوو بێ باشترین یاڵی بەرگری هەبووە ینی ئەو ساڵێک کە نازای خولی ئیتاڵیان بردەوە لە 8 هەفتەی کۆتایی وازەم یە گۆڵی ئێستا تۆمار کراوە بەڵام ئێستا
بەرامبەر پارما بەرامبەریانەیەکی زۆ خراپ ئەسیمیلان لە خوڵی ئیتالیا 2 گۆڵ و لەسە تۆمارەکرێت هێڵی بەرگری میلان لە سەر فۆنسێکا زۆ خراپە دەبێت زۆر بە زووی پیادەچنی بۆ بکەن گنا شایانیەوە نییە ئیمرسۆن ڕۆیاڵ هاتووە دەتوانێت شوێنی کالابریا یاریکی باشتر بکات پاڤلۆڤیچ هاتووە بەرگریکارێکی خراپ نیە بەڵام پێویستی بە ڕێخستنەوەیە پێویستی بە ڕایەنەرێکی ئەقڵ ئیتالیە کە بتوانێت لەگەڵ تۆمۆریە ڕێکیان بخاتەوانێ وەلامان کاتیشە باوەژ بڵێن لێڤەرپوڵ ئێستادا خراپ نییە تیپێکی باشە هەنی ئەی ژواری دەوەی ژۆکار و ئەگەر ڕەنگەم بەرامبەریانێکی دیکە بووە ئەسی میلان زۆر بە زەقیم خاڵ لاوازانی دەرنەکەوتەوە زۆر باشە لەسەر لیڤەرپۆڵ چیت لیڤەرپۆڵەکەی ئارن سلوت بە دەبەتی لارەکەی میلانە هەم لە خولیانەکانی ئینگڵتەرا سلوت درێژە پێدەری قوتابخانەکەی تا ئەندازەیە کلۆپە کە حەزی لە هێرشی زۆر و کۆنتترۆلی تۆپەکە و هێرشی زۆرە با و تیپێکی یاریشبەری تەواوە چیت هەیە لەسەر ئەم تیپە کاگۆران لیڤەرپوڵ ئێستا ئاستێکی زۆر باشی هەیە ئەم ڕایەنەرەی ئێستا ینی وەخۆ ئاماژە پێ درێژە پێدەری ئەو پلان و تەکتیکەی کلۆپە و هەندێک لە یاریزانەکان ئاستی لە ساڵانی ڕابردوو زیاتر بەرز بۆتەوە لەوانە محەممەد سەلاح سۆبۆسلای کە لە ڕابردووە لە وەرزی ڕابردوو زۆر باشترە ئەلێکساندەر ئارنۆڵد یعنی من هەموو کاتی ئاماژە بەواکەم من هەموو کاتی ئاماژە بەواکەم هەر جارێک هەر یاریەک محەممەد سەلاح لە یاری لیڤەرپوڵە ئاستی باش بێت بتوانێت دیاریکی باش پێشکەش بکات بە دڵنیاییەوە بە ئەگەرێکی زۆرە لیڤەرپوڵ ئەیباتەوە بۆ لەبەری زۆربەی هێرشەکان لەو باڵەوە ئەکرێ محەممەد سەلاح زۆرترین بەشداری لە هێرشەکانە ئەکە ینی با بڵێن هێڵی بەرگری لە وەرزی ڕابردووە لە با بڵێن لە هەفتەکانی کۆتاییە ئاسیشی ئەوەنە باشیان نەبوو ڤاندایک ئاسێکی وەک پێویست نەبوو بەڵام ئەبینی لە ئێستاە ڤاندایک زۆر باشە گۆڵپارێزەکەی زۆر باشە ینی بە ئام مەنزومەی لیڤەرپوڵ زۆر باشە بەڵام لیڤەرپوڵی ژیانی ئەتوانم بڵم جارێ ماوێتی نەڵێن زۆر باشە لە ئێستا بۆ لەبەروی دوایی کە تووشی دۆڕانێک بوو لە خولیانە پاڵەوانەکانە با بڵێنیا لە خولی ئینگلترایە با نەڵێنەوە وەک بەشەرۆنە زۆر بە باش وەسف کراوەمانە ئەتوانم بڵێم لیڤەرپوڵ لە ئێستا باشە بەڵام بە تێپەڕبوونی ئەو بینەرە بێت تێبگا کاکمیر کە من باس لە ئاستی بەرزی لیڤەرپوڵەکەم باز لە ئەم پێنج چەشیاری ڕابردوو ئەەکەم دواتر ئێمە ئەگە تووشی کێشەیە بێت تووشی نوشستیە بێ ئەتوانین ئەو کاتە بەزان هەڵی سەنگیمزانی کێشەکانی چیە بڵین لیڤەرپوڵ ئەم کێشانەی هەیە بەڵام بینەر پێویستە تێبگا کە تۆ وەسفی لیڤەرپوڵەکەی کاک بڕیار وەسفی لەسەر ئەساسی 4-5 جاری خولی ئینگلیزیە خۆمە ناڵین بە درێژایی وەرزەکە کاکە دخوا ئاسای سەریما بەدەستەوە نییە ئەوە ئەڵێ ئەم پێنجیاریە باش بووە بەم بە سیستەمی یاریکردنی شێواز یاریکردنی باشە سلوت بەس بزانین ئەمە لە داهاتووە چۆنە بێ ئێمە بەظاهیرەن قسە ئەکەین بیربانە چکا گۆران لە یاریە پێکان هەیە ینی پێکان بەشێکی گەورەیە لەوەی کە تۆ ئاسی تیپەکە دابوو زۆر پێکانەوە ناڵاندوێتی گرفتی زۆری تۆ لە هەمووی گرنگی تریژەوەیە کە جۆتا ئاستێکی زۆر باش پێشکەشە لە ژێر دەستی ئەم ڕاهێنەرە ئەمە خۆی کاریگەریکی زۆر باشیە لە ڕابردووە بینیمان لە وەرزی ڕابردووە داروین نونێز ئاستێکی ئەوەنە باشی نەبوو یعنی ئێستا جۆتا بەم ئاستە گەڕاوەتەوە لە ژێر دەستی ئەم ڕاهێنەرە ئەمە کارێکی گەورەیە بەڵام بەدەرلەوە یعنی لە هەمووی گرنگتر چییە بۆ ئاست هەڵسەنگاردنی ئاستیانەیە توانای جەستەی ئەمیانێ دەحنی ئاسێکی زۆر باشەیە بە سەرجەم یاریزانەکان یعنی ئەمە یەکێکە لە خاڵە هەرە سەرچەکان بۆی کە تو یانەکە و ئاسێکی باش پێشکەش بکات زۆربەی کات بیباتەوە ئەکرێت لە داهاتووە توشبوون بە پێکان یا خود با بڵێن کێشە لە تەکتیکی ڕاهێنەرە کێشە بۆ لیڤەرپوڵ دروست بکات و ئەشکرێت پێکانیشی توش نەبێت ئاستی یاریزانەکان زیاتر باشیش بن و لە هەمان کاتژا بردنەوەکانی زیاتر بەدەستبێنێت و ڕەنگە ئەم ساڵیش لە خولی ئینگلتەرا یعنی کێبڕکێکی زۆر بەهێز و باش بکات چکە سەرەتا بیرمانە چەکەم ڕاهێنەرە هاتە لیڤەرپوڵی من بۆ ئەوە نەهاتووم ئاستی ئەمیانەیە باش بکەم و بەهێز بکەم بۆ لەبەری خۆی لیڤەرپوڵ هەر بەهێزە کەواتە ئەم هاتووە درێژە پێدەری ئەو پلانانە بێت کە کلۆب لە ڕابردووە داینەوە بۆ ئەم یانەیە و ئاستەکەی لە ئاستێکی زۆر باش هێشتێتەوە ئەم درێژە پێدەری ئەو بێت و کە بە تەواوەتی بتوانێت لە خولیانە پاڵەوانەکانە ڕکابەری بکە و لە خولی ئینگلتەرەشە ڕکابەری بکات دەستخۆش زۆر باشە بڕیاجیان بە دڵێکاکە من نشکەین بایر مونیخ توانی 9 گۆڵ لە دینەوە زەگرەب تۆمار بکە و هاریکینیش ئاستێکی بەرز هاتریکی تۆمار کە هیچێک لە باشترین یاریەکانی پێشکەش کرد بەڵام لەگەڵ ئەوەشە ڕێگاکە من پێی ناخۆش بێ دینەوە زەگرەب تیپێکی پەژارە لە ڕووی یاریزانەوە تیپێکی هەرچەنە زۆرێک لە چامپیۆنزەکان ینی هینی هەبوو ینی بە وجودی هەبوو لە چامپیۆنزێک ئەزمموی هەیە بەڵام لە چاو ئەو هەموو ئەستێرە گەورەی ینی بارن مشن ئەو پێکاتەیە گواردیۆلا زۆر ستایشی کۆمپانیەکە کاگۆیار گواردیۆلا پێی وایە ینی پێی وایە کۆمپانی خاوەن قوتابخانەیەشی خۆیەتی خاوەن شێوازێکی تایبەتی خۆیەتی زۆر ستایشی کردو لە ماوەی ڕابردووە ستایشی کاری ڕایەنەرەتی کۆمپانی کردو ئەم ستایشانە هەروایە لە هەوانتەوە یاخود هەر کاکە
کۆمپانیا ڕایەنەری چاکە سەرەتا ئەو ڕاهێنەرانەی کە نوێن دەبێت چەند یاریکی زیاتر کاگۆران چاوەڕێیان بکەین ئەم بۆ من ئێستا من تۆ کاگمی دەتوانین لەسەر چۆتی قسە بکەین ئەتوانین لەسەر گواردیۆلا قسە بکەین ئەتوانین لەسەر ئینتەر میلانی سیمۆنی ئینزاگی قسە بکەین بەڵام کە ڕایەنەرێکی نوێ هات خۆ بێت هەمیشاڵم 5 بۆ 7 یاری تۆ ببینە و لەو یاریانە با یاری بە قووەتی تیا بێت و یەندێک یاریشی تیا بێت کە گۆڵی لەسەر تۆمار کرا بێت و بزانین کاردانەوەی ڕایەنەرەکە چۆن بوو بێ هەنی تۆ هەستەکان بۆ جۆراکری بەڵام بارم پێش بچینین ناو یاریگاوە باز لە ناو یاریگا و ڕایەنەر بکەین بارن لە 2 وەرز بۆ 3 وەرزی ڕابردوو کێشەی دەرەو یاریگای هەبووە کێشەی کارگێڕی هەبووە کێشەی ژووری جلگۆڕینی هەبووە ئێستا کۆمپانی کە هاتووە بژاردەی یەکەم و دووەم و سێمی کارگێڕەکەش نەبووە یعنی لە هاویندا تەنها کارگەشتەوە قسەگە تینهاگا بکەن ئەگە تیناک دوور بخرێتەوە بیکەم بە ڕایەنەری بایرن میونخ کە چەند قنگلەی لەسەر تیناگەیە کە هەموو بژاردەکانی بەردەستیان ڕەفز بۆ هاتەوانەیە دواتر چوون بۆ کۆمپانیە کە بێرنلی لە چامپیۆنشی بۆ سەرخست واتە لەسەر دەستی خۆشی دابەزیێوانێ لە پرێمەلیگی دابەزیاتە ڕایەنەرێک نەبووە بڵین لە پرێمەلیگیش ماوەتەوانێ و 12 پرێمەلیگ بۆ کاری باشی کردووە ڕاستە گواردیۆلا ستایش یەکات ڕەنگە کۆمەڵی گفتوگۆ و کاری تایبەتیانە بێ بێکەوانێ لەسەر ئاستە بێت بەڵام دواتر بێ ئەم ڕایەنەرە ببینین بۆ من لە بۆندزلیگا تا یاسایی لەگەڵ هۆڵفسبۆرگا کردووە 32 بردوێتەوە لەگەڵ فرایبۆرگا 2 بردوێتیوانێ لەگەڵ هۆشتنکێڵ 6 بردوێتەوە لەگەڵ داینەمە زەگراب 9 بردوێتیوانێ قسێکی جوانێکی وتی ئەمە ڕاستە 9 گۆڵمان 2 گۆڵشمان سەر تۆمار کراوە ینی ئەو قسەیە دای چۆنە من 2 وەرز پێش سەژەر لە بەرنامەیە قسەی کرد کاگێ من خۆشی دوازەم لە کۆمنتە وەڵامیاتی هێڵی بەرگری بایرن لەم دوانەدا هێڵێکی بەرگری باش نەبووە عین لە چامپیۆنز لیگیش لە قۆناغا سیارەکانە بە ئاسانی گۆڵی دەستە تۆمار کراوە کە یەکێ لە خاڵە گرنگەکان بۆ بردنەوەی نازنا و هێڵی بەرگریەکەت هێڵێکی بەرگری باشت هەبێت بۆیە یەک خاڵەیە ئێستا بایرن لە ڕووی هێرشبەریوانێ زۆر باشە یعنی من لە یاریدۆستانەکانە شاسیێرم کرد بۆ فشاری کە کۆمپانی یاریەکات ئۆکەی تاو بەڵام لەسەر ئاسی هێڵی بەرگریەکەی پێویستی بەڕێخستنەوەی زیاترە ئەبێ کاتی زیاتر بن بەم ڕایەنەرە ئەوە بەرامبەر ڤێردە بریمەن سبە یاری دەکات دواتر هەفتەی دواتر بەرامبەر لێڤەرکوزن یاریەکە دواتر بەرامبەر ستۆڤێل یاریەکە لە دوای ئەم سێ یاریە بزانین هێڵی بەرگریەکەی بایرن میونخ تاو ڕێک بۆ تەوانێ یان جیاوازیەکە بینین لەگەڵ نێوان بایرنی 2 وەرز پێش ئێستاە بۆیە من ئەڵێم ئەم ڕایەنەرانە جارێک کاتی زیاتریانەی بۆ قسەکردن بەڵام تا ئێستا کە دەبین لە ڕووی هێرشبەری و لە ڕووی وەزیفەدان بە ئۆلیسی و بە جەمال موسیێلا و گەڕانەوەی گنابری و هاریکین ئەمە کاری باشی کردووە ئیرتیکازەکەی بە پالینا و پاڤلۆڤیچ کاری باشی کردووە بۆ لە تۆ ئیرتیکازی بایرن باش بێت وردە دەتوانێت کار بکات هێڵی بەرگریەکەشی باشتر بکات بەڵام ئەو کاتە هێڵی بەرگری بە تەنها بە چواریاریزانەکە ناکرێت ئەوێ بە بەرگریکردنێکی دەستەجەڵ زۆر باشە بە من پیاوی بایرن لە تۆ نەکەم میر بچینە سەر کاتمان وردەوە نزیک بێتەوە کۆتایی هەر لە خۆڕۆی کاتەکە مانچستەر ئینتەر میلان یاریەکان بێگۆڵ کۆتایی پێات بەڕاستی من عاشقی یاریکردنی سیمۆنە ئینزاگی یەکێکە لەو ڕایەنەرانەی کە زۆر حەزم بە شێوازی یاریکردنێتی یعنی یەکێکە لەو ڕایەنەرانەی کە زۆر جەری و بوێرە یەکێکە وەڵاهی دیسان هاڵەوەکو یاری کۆتاییەکەی چامپیۆنز لیگی وەرزی ڕابردوو کە بەڕاستی لاوتارۆ مارتینێز و لۆکاکۆ تۆبی زۆریان فەوتان ئەم یاریەش هەلی زۆریان لەدەستدا ئەم یاریەش یاری زانانی پێشەوە یعنی مارکۆس تورام مختاریان دارمیان جارێت تۆپێکی بەحساب بە کەعب ژێڕا و وەرزانەی خۆی لێ بە گۆڵ ئەو گوتی بکارڕێک چیت هەیە لەسەر ئەم یاریە و ئاستی ئینتەرنێت چۆن بەرامبەر ماستێکی گەورە و ها پێکاتێکی مەزنە کاگۆرانی یارەکە یاریشی کراوە نەبوو یاریشی ئەتوانم بڵم تا ڕادەیەک ناخۆشیش بوو بۆ بە پێوەی کە ئینتەر میلان بە تەواوەتی کشا بۆ دووە باشە ماسەرسی هەر بەستانیەکە تایمی یەکەم تقریبا تایمی یەکەم تا ڕادەیەک یارەکانی با بڵێن ئاسی باشتر بوو بەڵام یەکشت هەیە لێرەیە ئێمە من خۆمن شەگومنەوانی پێش یارەکەی ماسەرسی وتم گواردیۆلا لەم وەرزەدا ئەتوانم بڵم واقعیانەتر مامەڵە لەگەڵ دۆخی یارەکاناکە یعنی زۆر کات بردنەوەی تیپەکەی لا گرنگترە لە فەلسەفە و ئەزمموی و یاریکردنەکەی خۆی بەڵام بەڵێ ئەو یاری بەرامبەر ئینتەر میلان کردی یعنی هەمان ستایلی یارەکانی تر بوو یعنی تۆ باشە ئەم هەموو فشار و پەساناکەیتە سەریانی بەرامبەر
ئەزانی بوارێ نایە بە پاساتی بینی یا با بڵێن بە شووتێک پلان و تەکتیکە و بگۆڕە لە باڵەکان و ئۆڤەر کە هالاند توانێت سەرێکە بۆ لەبە بەڵام یعنی قسەکە قسەم بێتە سەریانەیە دەسەر بەڕاستی هالاند پیاوی یاری گەورە نییە یعنی تۆ من هەموو کاتی ئەڵم هالاند یاریزانێکی بەرگریکاری باڵای وەکو خۆی بێ تەرکیزێکی زۆر باشی هەبێ هالاند بە تەواوەتی ناتوانێت هیچ شتێک بکات یعنی تەنها و تەنها ئەو تۆپەیەتە قاچی ئەتوانن بکاتەوە بە پاس بڕێنێکی نییە لەو یاریانە لە بەرامبەر سێری ئینتەرمیلانەکە یعنی ئاستێکی زۆر باشی هەبوو تەنانەت بەرگریکی بەش بە شێوازێکە کریانی بەرگریشی ئیتاڵیانە بە هیچ شێوازە بواری ماستەرسی نایە یعنی لە باڵێن یاری کۆتایی چامپیۆنزیکی پێما بێ 2022 بوو کە ڕوبەڕووی یەکتی بوونەوە بە هەمان شێوازی ئێستا ئینتەرمیلان بواری ماستەرسی نایە بەڵام ماستەرسی بە تاکە گۆڵی ڕۆدی کە ئەویش تۆپێکی ئاراستەی گۆڵەکە کرد گۆڵی بێتەمار کرد بەڵام لەم یاریەیە یعنی وەکو پێویست شوود ئاراستەی گۆڵەکەی ئینتەرمیلان نەکراوە ئێقێکێکە لە ڕێی گۆندوگانەوە لە ڕێگی با بڵێن فۆدنەوە کە هاتە یاریگاوە لە ڕێگەی ئەمانەوە چەند جارێک شوتە ئاراستەی گۆڵ بکردا بوو بزانە گۆڵ ئەەکەی یانە بەڵام بیرشمان نەچێت سۆمەر لەو یاریە ئاستێکی زۆر باشی پێشکەش کرد یعنی یەکێک بوو لە پایە سەرێکیەکان بۆی کە گۆڵ لەسەر ئینتەرمیلان تۆمان نەگرێت بەکۆی گشتی ئەدوانم بڵم مانسەرسی ڕاستە یەکسان بوو بەڵام نابێتە بەربەستێکی گەورە بووی کە بڵێ ناتوانێت سەرکوێ بۆ خۆناغی و دەستخۆش بڕیار تۆ ئاستی ئینتەرنێت چۆن بینی زۆر پێفێکت بوو منیش پێم وایە پێفێک ئینتەرمیلان یان ئیتاڵەکان دەوەرز پێشی سیاسەیە کە بەرامبەریان ئینگلیزیەکان هیچ کات لە تایبی دۆما باش نەبوون بێگومان بەڵام بەرامبەری ماشتەسی لە یاریگای ئیتیحادا لە تایمی دۆما ئینتەرمیلان بتوانێت هەلی ڕاستەقینەش دروستکەی توانیوێتی قسەی خۆی هەبێت چۆن بەرگرێکی باشی کردووە بۆ کاگمیر ئاماژەی پێکە بەرگرێکی ئیتاڵیانە بە 5 یاریزان بەرگری کردووە بە 3 یاریزانیش لە ناوەندا بەرگری کردووە یەکەم لەحزە یەکەم چرکەی تۆپیان بشڕانوە بە جملەی تاکتیکی وەڵامیان ناوەتەوە بە 3 پاس بە 4 پاس هێرشێکی زۆر مەتیزاریان دروستکە کۆی دارمیان دوایە کۆی میختاریان زۆر جوان هێکاتە ئەمە ئەم تیپا لە ڕووی هاوسەنگێکی زۆر باشی بوو بۆ بەرگریکردن ئامادە بوو بۆ هێرشەڵ گەڕاوەژ ئامادە بوو وەک ئاماژە پێکرد لە نەفسەی کۆتاییە بەڵێ ئینتەرمیلان گرفتی هەبوو وەکو دووەرز پێش ئێستا چۆن بەرامبەر ماشتەسی لە نەفسەی کۆتایی گرفتی و باماشە گرفتی هەبوو یەک خاڵێتی زۆر گرنگ بوو ئینتەرمیلان توانە جەستەیەکی زۆر باش بوو یعنی من پێش یارەکە شتێکمە نووسی یانی ئیتاڵەکان گرفتی توانای جەستەیان هەیە بەڵام ئەم یاری ئینتەرمیلان زۆر باش بوو و سوودی لە یاریزانە یینەکانیش وەرگری یعنی چۆن بڵێ لاوتارۆ تایمی دۆ مەشداری کرد یعنی مادی تاریمی لە ماوینەدا گواستوێتی و ێرشبەرێکی ئێرانی لە عنەی پۆرتۆ یعنی بتوێنێتەوێت ئەو یاریزانێکی ئەوروپی و حساباتی بۆ ناکرێت بەڵام زۆر عاقلانە مامەڵی لەگەڵ هێرشەکان ناکرد دواتر کە لاوتارۆ هات باڵانسی هێڵی هێرشبردن تێک نەچوو دوات زلنسکی تایم یەکەمان زۆر باش یاریگە کە گرێبەستێک بۆ بە گرێبەستێکی ئازاداتوە سوودی لێ وەرگرت تایمی دووەم کە گۆڕانکارەکانی کرد میختاریان هاتە ناوانە یعنی سوودی لە گۆڕانکارەکان وەرگرین زاکی بە باشی مامەڵی لەگەڵ یاریەکەدا کردەوە پێم وایە بۆ یاریکردنەکە کردی بەرامبەر ماشتەسی لە ناوی ئیتیحادا کارێکی زۆر باش بوو یارێکی باشیان کردووە دەکرێت بۆ داهاتوو ئینتەرمیلان باشتریش بڕیار یەک خولە کاتمان بنێ هاوڕێیان کۆتا حەزەکەم قسە لەسەر پاریس سان ژێرمان بکەم بەرامبەر بە جیرۆنا بە گۆڵێکی بێوەڵام بردیەوە پاریس لە یانەیەکی فەردیاریکردنەوە بۆ تەیانەیەکی جەماعی ئیندریکی ئێوە وای لێ بکە ئیندریکی بڵێ تەواوەتر تیبەکەم تیبێکی جەماعیە زۆر بە کورتی لە ماوەی 30 سانیە پێ بڵێ پاریس سان ژێرمان چۆن بوو پاریس سان ژێرمان یاریکی باش و بە کۆمەڵ ئەکات بەدەر لە کلیان مباپێ هەمویان هەوڵی تۆمارکردنی گۆڵیان بەڵام لەو یاریە کێشەی بابڵین نەفسەی کۆتاییانە بوو تۆ ماقول نیە ئەم هەموو فشارەکەی لەسەر یانی بەرامبەر بەڵام نەتوانی یاریزانیش خۆ گۆڵە بۆ تۆمارکە بە هەڵەی گۆڵپارێزێک تو ئەم گۆڵە تۆمار بەڵام 2000 دەرئەنجامی دەرئەنجام زۆر ڕاستە ئەوە گرنگە بەڵام یەخشتی تر ئەڵێم لەسەر یارەکەی ئینتەرمیلان بە ورە مامۆستا گۆران ئەگەر توانای جەستەی یاریزانانی ئینتەرمیلان لە ئاستێکی زۆر باشانە بێ بە هیچ شێوەیە ناتوانێت بە پلانی 3-5 یاریکە لەبەرەوەی ئەو پێکاتەیە توانایکی جەستەی زۆر باشەیە و خاڵێک تریش و کۆتایی ئەگەر لە سەرتاوە لاوتارۆ مارتینێز لە بری تورام یاری بکردایە لەو باوەڕێ ئینتەرمیلان لە تایم یەکەما بیتوانێت گۆڵێک تۆمار من لەو باوەڕێم 100% ئەبوو لەجێی تورام تاریمی یاریکی زۆر ئەویش ڕەنگە هینی بیانی خۆی هەبێ ڕەنگە ئامادە نەبێت لە ڕێنەکانە باش دەرنەکەوتی بۆڵە زۆر سپاس بۆ بڕیارتە سپاس بۆ میر مەریوان سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم ماندوو بوو لەگەڵمان خی گەورە تەمەن بە هەفتەی داهاتوو دێنەوە خزمەت خواتان لەگەڵ